ئەمڕۆ کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر پێشوازی کرد لە 10 هێزوولانی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئامانجی ئەوەی یەک گوتار و یەک هەڵوێستی سیاسی بنوێنن لە بەرامبەر پرسە چارەنووسازەکانی گەلی کورد بە دیاریکراویش ئەو کێشانێکەوە لە ڕۆژئاوای کوردستان سەری هەڵداوە. لایەنەکانی بەشدار لە کۆبوونەوەکە ئەم دەستپێشخەریە بە گرنگ دەبین و دەڵێن کۆبوونەوەکە بۆ یەک هەڵوێستی و ئیدانەکردنی ئەو دۆخە نەخوازراوەی لە ڕۆژئاوا هاتۆتە پێشەوە گرنگ بوو. کۆبوونەوەیکی زۆر باش بوو، یەک هەڵوێست بوو، یعنی هەمووی ئیدانەیە، بەڵام هەیە کەمە قایمتر، هەیە کەمەک لەسەر خۆتر، بەڵام شتێکی مرەتەب و مەسئولانە دەرچووە. ئینشەڵا سوودی دەبێەوە دەنێردرێ بۆ هەموو دامەزراوە نێودەوڵەتیەکان لە قوسڵخانە و بۆ هەمووەوەکە ئینشەڵا سەرکەوتوو دەبێت. هەموو شتێک یەکڕێزی باشە، بە تایبەتی لە بۆ گەلی کورد کە بەو شێوەیە و کە دنیاش لەگەڵمان نییە، بۆیە دەستپێشکەرێکی باش بوو. هیوامان دەخواست سەرجەم حزبەکان بەشدار بانە، ڕاستە زۆرینەی بەشدار بوون، بەیاننامەی گەڵاڵە کرایە، چەند خاڵیش تێدا تعبیر لە ڕای زۆربەی حزبەکانی کوردستان دەکات. لایەنە سیاسیەکانی بەشدار لە کۆبوونەوەکە لەسەر 7 خاڵ ڕێککەوتن، گرنگترینیان ڕەوایەتیدان بە پرسی کورد لە ڕۆژئاوا بوو، ئیدانەکردنی بەیاننامەکەی وەزارەتی ئەوقافی سووریا، گەرەنتیکردنی مافە سیاسی و مەدەنی و کلتوریەکانی کورد لە دەستوری سووریادا و چەند خاڵێکی تر کە پشتیوانی تەواتی مافی ڕەوای کورد لە ڕۆژئاوا دەکات. بە خۆشحاڵیەوە کۆبوونێکی زۆر بەڕاستی بەسوود بوو بۆ یەخستنی هەڵوێستەکانمان و هەموومان بەو ئاراستەی بەڕاستی بڕیارمان داوە کار بکەین و ئەمە دەکرێتە یادداشتیش دەنێردرێ بۆ نەتەوەی یەکگرتوەکان، بۆ هاوپەیمانان، بۆ لایەنەکانی پەیوەندیدار. ئەوەی ئێستاش دەگوزارێ بەڕاستی هەڵکردنی گڵۆپی سەوزی ئەوانە و من بەڕاستی بە دووریش نازانین لە کۆبوونەوەکەش باسمان کرد، تقریبەن هاوڕاش بووین کە ئەم ناوچێ بە گرژی و ئاڵۆزێکی زۆردا تێدەپەڕێ و هیچ دوور نییە بەڕاستی ئەم گێژەڵوک و دۆزی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان دۆزێکی ڕەوایە. کورد پێکاستەیەکی سەرەکیە لە هەر چوار بەشەکە، پێویستە خاوەنی مافەکانی خۆی بێ، هەموو مافە سیاسی و ئیداری و دەستوریەکانی پێ بدرێت. ئێمە لەگەڵ ئەوەی ئەو مافانە لە ڕێگای گفتوگۆ، لە ڕێگای پابەندبوون بە ڕێککەوتنامەکانەوە بەدەست بهێنرێن و بە تایبەتی لە ڕۆژئاوا لە دەستوری هەمیشەیی سووریا بچەسپێنرێن. دوای کۆبوونەوەکە نووسراوەکە بە کراوەیی دەمێنێتەوە بۆ ئەو هێزوولایەنانەی مەبەستیان بێت بێنە نێو یەک هەڵوێستیەکە و پشتیوانی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دەرببڕن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.